من ناوم ئارام ئیسماعیل عەبدولقادرە ئەم پیشەیەم دەمێک هەڵبژاردوومە لە شاری سلێمانیم بڵێن جادای کاوە ناو مەزاخانەکەین سەردەمانێکی زۆرە ئەنی ئەچێ بۆ نزیکی 30 ساڵە بێ من ئەمیشی دەستاکەم خولیایەکەم پێ لەگەڵ ئەمیشی دەستایە و تا ئێستا هێنامە ئەمیشانی ئێمە هەمووی ئیشی فۆلکلۆریە و بە غەیری مەچینەکراوە ئیشی دەست نەمانە. ئێستا مەسەلەن لە شارەکانی ئێران و لە هەموو شارەکانی ئێرانەوە ماوەدەکان هێنە سلێمانیەوە بڵین لە فەرشی تایە بەڕێتایە جاژمیتایە ئاوریشمیتایە هەموو هێتە سلێمانیەوە و هەر لە ناو عێراقیشە بڵین ناو شاری خۆمانەوە لێ لە عێراقەوە بۆ ئێرەشتمان زۆر بووە لە لادیەکانەوە بەڕە هەیە جاجم هەیە فەرشی کۆن و قەدیم هەیە شتی عەتیق هەیە ماوەتەوە بڵین لە ماڵانای فرۆشتنی کڕینەوانە زۆرە. ئەم بابەتە لە عەسڵا مەوادی دەستە ئیشی دەستە ئیمەتیقەی تێوەڵە و بیارەوانەیە دروستەکرێ ئەمە پێڵەن بڵین مەوجە ئەم مۆجەیمە هین لێرە خۆمان ڕۆژانیشی لەسەرەکەی بڕین پارچە پارچەیەکین و دوای هین ئەندرین و بەیەک کردێکی دووسە لە نێم گوڵەکانەشی بووەکەی دروستیانەکەین و ئەکەین بە جانتایەکی ڕۆژانە کەڵ بەکاریێنێ بۆم شتێک بەکارێ لێرە و سلێمانی بێ لە ئێستا خۆی بەڕۆژاج مشتیوهای سلێمانی هەیە بەس لە ئێستایان نیە ئەوەی کە ئێستای خۆمان بیکەین زیاتر جامپلاکانن بڵین کەشکۆڵان پێڵن ئەوانە دروستەکەی خۆمان وڵی خواستەکە کەم بۆتە بەعام ئیش کەمە ئێستا حالیان هێژنا میشانەی شتێکی ئەوەیە بڵین شتێکی ڕۆحیە و ماوەتەوە مێنێتەوە. ئەو بەرسەساری چۆنەکات ئەم فەرشە کاشانە فەرشێکی ئەسڵە مارکی بێ نووسراوە ئەمە ئەبڕە تقریبان بەهای 900 دلار زۆر کەزێوانەی ماوادی شیرینیشتی ماوادی بڵین شیرە مەنوشتیوان هەیە ئەوانە بەکاری هێنن ڕازانەوەی دوکانی پێەکەن وەزایدەن ئەوانی کە بڵین باخشتیشان هەیە وێلا و باخ و مەسەلەن ماڵێکی خوایەتی ڕازێنەوە پێی هەشە ڕۆژانە بەکاری هێنێ ئەڵێ من لەسەر ئەمە نەبێت دانانیشم ئەمە بەکارێنم بۆ قەنەفا بۆ داخستنی ڕۆژانی خۆم بۆ خەی خۆم ئەوانە بەکارێنێ شتی عەتیقەمان زۆرە بابەتی ئەم گوڵۆن کەشتانە هەیە بەکارێنن بۆ هەڵواسین بۆ جوانیە دیکۆراتی پێەکەن ئەتر ئەنواع وەشکاڵ لە ئیشی دەستمان هەیە وەکو ئەوانەی کە بابەتی بەڕە و فەرش و جاجم بێت. ئەمە بابەسی خورجە بڵین پارچی خورجەمانە مەقەدیمە زۆر قەدیمە 100 ساڵە بێ عمرێمانە فەرشمانەیە زۆر کۆنا جاجمیشمانەیە زۆر کۆنا فەرشمانەیە 100 ساڵ عمرێتی کۆنا قەدیمە زۆر قەدیمە ئەوانە بەهای خۆشانی و جیاوازن. ئەمانە بەڕەکان ئەمانە 250 دلار نوێتی ئەمە دووسەرێکی مانەیە ئەم نوێتیان 250 دلار ئەمەویشی دەستە و ئاوریشت و فری تێکەماڵی لە هەردوو بابەتەکە بەڕێی کوردستانی ئێران دروستێکەوەتا هەشە فارسەکان دروستێکە. ئێمە هەوڵی ئەوەی ینی شتەکان دروستەکەین ڕۆژانە ماوەدەکانمان هەیە خەڵکی دەیکڕێ کەسانی کەم بەکاری هێنن ئەمە فۆلکلۆری شتێکی جوان و کوردەواریە و شتێکی ڕەسەنی خۆمانە و پێویست ئەم شتانە هەبێ و بمێنێتەوە.